سڵاو خۆشەویستان، لەم ڤیدیۆیەدا پێم باشە باسی چۆنیەتی لابردنی قەپاغی کامێرای گۆپڕۆ بکەم بۆ ئەوەی بتوانین سیستەمی دەنگی لەسەر ببەستین. سەرەتا دەستین بە کردنەوەی پارچەی سەرپشتی کامێراکە، دواتر بەم جۆرە، دواتر هەڵدەستین بە کردنەوەی دەرگای USB و شەحنە و ئەم دەرگایە هەروەکو دەیبینن ئەبەم جۆرە. ئێستا کە ئێمە ئەوە بە دوو پارچەیە بە شێوەی سلایت دێت و قەپات دەکرێتەوە ئەبەم جۆرە. ئەوها دوو حەرەکەی هەیە. ئێمە چی دەکەین؟ ئێمە بەم جۆرە هەوڵ دەدەین لای ببین بۆ ئەوەی باشتر بتوانن ببینن. مەجای ڕیموڤکردنی هەیە. ئەوە ئێستا ئاسنەکەی ناوی دیارە بەم جۆرە. ئیتر هەڵدەستین ئەبەم جۆرە. ئەبەم جۆرە لای دەبین. دواتر بە ئاسانی دەتوانین کێبڵی USB یاخود کێبڵی مایک لەسەری بەکاربێنین بۆ ئەوەی بتوانین لە کاتی بەستانیدا بەم جۆرە بتوانین کێبڵی مایک بخەینە سەری. ئێستا کە دای دەخینەوە بۆ ئەوەی باشتر لاتان ڕوون بێتن ئەبەم جۆرە. ئێستا کێبڵەکەی مایک دەینین. ئەوە کێبڵەکەمان هینە. ئەو کێبڵەیان لەو سەرێ دێخین هەروەکو دیارە. ئێستاکە دەتوانین مایک لە ڕێگای ئەو پۆرتەوە ببەستین لەسەر کامێرای گۆپڕۆدا. و شێوازی بەستانەوەشی بۆ دوای ئەوەی کارت پێی نەما و دانانەوەی جێی خۆی قەپاغەکەی بە هەمان شێوەی تازەکردمان دەیگەڕێنینەوە جێگای خۆی بە پێچەوانەکەی. واتە ئەبەم جۆرە دەیکەینە پاڵی. هەروەکو گوتمان ئەمە دوو حەرەکەی هەیە. ئەوە حەرەکەی یەکەم، ئەوە حەرەکەی دووەم. ئێمە ئەوها دەیهینینە پێش بۆ ئەوەی بە ئاسانی بتوانین بکەینەوە جێی خۆی. ئێستا چۆ جێی خۆی. ئێستاکە چۆ جێی خۆی بە شێوەیەکی تەواو. زۆر سپاس بۆ بینینی ئەم ڤیدیۆیە. لە بیری مەکەن و سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن، پێبەشمان مەکەن لە لایک. هەر پرسیارێکی شتان هەبوو دەتوانن لە ڕێگای کۆمنتەوە بۆمانی بنێرن.